ڕحمەتتان لێ بێ خوێندکارانی پۆلی 4 بە هیوای سەلامەتی و تەندروستێکی باش بۆ هەمووتان. هێنە سەر ئاخر دەرسی جوزئی دووەم کە ڕقەمەکانە لە 11 تا سە من 11 إلى 100 و لەگەڵ عوملە. خوێندکارانی خۆشەویست لە جوزئی یەکەمە ئێمە ڕقامەکانمان خوێن لە 1 تا 10، بەڵام ئەم جارە ئێستا لە 11ەوە ئەیخوێنین هەتا سە. ئێستا پێتان ئەڵەم چۆن ئێمە بتوانین هەر یەک لەم ڕقەمانە بخوێنینەوە. ئێستا وەکو مراجعەیەک ڕقەمەکان لە 1 تا 10 بیرتانێن و دوای ئەوەش بزانین ئەگەر لە 11 تا 19 چۆن ئەخوێنێتەوە و دوای ئەوەش لە 20ەوە تا سە چۆن ئەیخوێنینەوە. 1 2 3 4 5 6 7 8 9 10. ئێستا هەر یەک لەم ڕقەمانە هین ئەگەر سفرێکی بۆ زیاکەین، یەکەکە ئەگەر سفرێکی بۆ زیاکەین ئەبێ بە 10. دووەکە سفرێکی بۆ زیاکەین ئەبێ بە 20. سێکە سفرێکی بۆ زیاکەین ئەبێ بە ڕقەم سی، بە ڕقەم سی ئەوترێ 30. 4 ڕقەم 4ەکەی ئەگەر سفرێکی بۆ زیاکەین بە ڕقەم 40. ڕقەم 40 بزانین چۆن نەخوێنینەوە 40. 5 ئەگەر سفرێکی بۆ زیاکە بێ بە 50 بزانین 50 ئەوترێ 50. ڕقەم 6 ڕقەم 6 ئەگەر سفرێکی بۆ زیاکەین ئەبێ بە 60 ئەبێ بە 60. 7 7 ئەگەر سفرێکی بۆ زیاکەین بێ بە 70 بە 70 ئەوترێ 70. 8 هەیە سفرێکی بۆ زیاکەین بێ بە 80 8 بێ بە 80. 9 ڕقەم 9 هەیە سفرێکی بۆ زیاکەین ئەبێ بە 90. ڕقەم 10 هەیە سفرێکی بۆ زیاکەین ئەبێ بە 100. ئێستا باوەکەم هین هەر یەک لەم لە 10 تا 90 ئەگەر لەگەڵ ژمارە کاناداین. ئێستا بۆ نمونە دەکە لەگەڵ یەکەکەیە وەرگرین ئەبێ بەچی بە 11. ئەڵێن 11 لەگەڵ دووەکەیە وەرگرین ئەڵێن 12. لەگەڵ پێنجەکەیە وەرگرین ئەڵێن 15. لەگەڵ حوتەکەیە وەرگرین بە 7 17. لەگەڵ 19کەیە 19. یعنی بۆ هەمووی بەم شێوەیە ئەڵێن 11 12 13 14 15 16 17 18 19 بەم شێوەیە. ئێستا هینە سەر 20ەکە. لە زمانی کوردی ئەگەر بمانێ بڵین 21 20ەکە لە پێشاڵی ئەنجایەکەکە، بەڵام لە عەرەبیە بەعەکسەوەیە ئەبێ یەکەکە بڵین ئەنجا 20ەکە ئەڵین 1 و 20. ئێستا ئەگەر بمانێ بڵین 21 ئەڵین 1 و 20. بمانێ بڵین 23 3 و 20. بمانێ بڵین 27 7 و 20. یعنی بۆ ژمارەکانی کەش بەم شێوەڵێن 1 و 20 2 و 20 3 و 20 4 و 20 5 و 20 6 و 20 7 و 20 8 و 20 9 و 20. دوای 9 و 20 30 هەیە. ئێستا بۆ ڕقەمەکانی کەش بۆ 30 40 50 60 70 80 90 یعنی هەرۆکو 20ەکە بەکاری ئەهێنینەوە. مەسەڵەن بۆ نمونە بمانێ بڵین 32 ئەڵێن 2 و 30. بمانێ بڵین 45 ئەڵێن یەکەم جار ڕقەمەکە 5 و 40. بمانێ بڵین 67 ئەبێ بڵین 7 و 60. ئێستا ئەگەر بمانێ بڵین 54 بۆ نمونە 54 ئەڵێن ئەمە ڕقەمەکە یەکەم 4
وخمسون بمعنى بلين 75 لين 75 بمعنى بلين 89 لين 9 بهشتاك عليكي 80 أينوسينو 80 بمعنى بلين 93 بونمونا لين 93 يعني بۆ باقی ڕقەمەکانی گەش وایە یەکەم جار لە 20 تا 90 ڕقەمەکانی ئەم لا ئەڵێ ئەنجا ئەڵێ و 20 بۆڵی و 20 30 بۆڵی 30 40 بوو ئەڵێ 40 50 بوو 50 60 بوو 60 70 بوو 70 80 بوو 80 90 بوو 90 بەسەش ئەوترێت 100 ئێستا ئەمە کۆمەڵە ڕقەمان لەبەر دەستایە بۆ ئەوی بزانی چۆن بیخوێنیتەوە ئەڵێن یەکەم جار ئەمە ڕقەمەکەی ئەم ڕقەمە ئەنووسین ئەڵێن 7 و بە 20 ئەوترێکی 20 دوومان هەیە بە دوو ئەڵێن چی؟ 2 و بە 30 ئەوترێ 30 44 مان هەیە بە چوارەکە 4 و بە 40 ئەوترێ 40 56 ئەڵێن 6 و 50 6 و 50 63 مان ئەڵێن 3 و 60 76 مان ئەڵێن 6 و 70 85 مانەیە 5 و 80 93 مانەیە 3 و 90 بەم شێوەیە یاخود ئەگەر بەعکسەوە ئەگەر ئەم جارە بە نووسین یاویتە بڵێ بیکە بە ژمارە 7 و 20 7ەکە چەنە 7ەکەی 20ەکە 20ەکەی ئەینووسی 2 و 30 2ەکە چەنە 2 30ەکەش 30ەکەیە 4 ئەمە یەکەم ڕقەمی یەکەمە ئەوەی دووەمیش ڕقەمی دووەمە 4 و 40 بەم شێوەیە ئەنووسرێت چیشمانێ العملة عملة يعني پارە واتە ئەم پارانە ئێمە لە ژیانی ڕۆژانەمانە بەکاری ئێنین 250 مان هەیە 500 1000 5000 10000 25000 ئەم پارانە لە ژیانی ڕۆژانەیە بەکاری ئێنین بزانین چۆن بیان خوێنینەوە ئەگەر 250 بوو 250 دینارن 250 دینارن ئەمە ئەگەر 250 بوو ئەگەر 500 بوو 500 دینارین بە 500 500 دینارین 1000 بوو بە 1000 ئەوترێ ئەلف 1000 دینارین ئەگەر 5000 بوو ئەڵێن 500 آلاف دینارین ئەگەر 10000 بوو خۆمان ئەزانین بە 10 ئەوترێ 10 آلاف دینارین ئەگەر 25000 بوو 25,000 دیناری واتە 25,000 وتم کە بۆ 25 یەکەم جار 5ەکە ئەخوێنیتەوە ئەنجا 20ەکە ئەنجا دوای ئەمە 25 نیە ئەمە 25,000 ئەڵێن 25,000 دینارین ئەم تەمرینەمان هەیە باو بکەم لێرەیە بە ڕقەم بۆی نووسیوی لێرەیە بەنووسین تۆ هەر یەکێک لەم نووسینانە ئەگەێنی بە ڕقەمی خۆی 30 70 50 10 20 90 40 80 60 100 لەم بەریش بە ڕقەم بۆیەوە 80 10 30 70 50 90 20 40 160 ئەم نووسینانە ئەگەێنی بەمانی ئەمبەر ئەم جارە ئەم بە نووسین ڕقەمەکانی نووسێت تۆ تەنها بە ڕقەم ئەینووسی بە نووسینە یاویتی تۆش بە ڕقەم ئەینووسی ئیثنا چەنە 10 ئەمە چ ڕقەمێکە تۆ ئەینووسی 4 لەگەڵ خوێندنەوەکەیە 4 و
30 أما چ رقمێکە 17 ئەها بەپێی نووسینەوەکە یەک ئەها بینووسە و دوایش رقمەکەی دواتری بنووسە 6 چەنە ئەینووسیت وە 50 1 و 90 بەم شێوەیە بە رقم ئەینووسیت باوکەکەم ئەمیش ئەینەشت بە نووسین پارەکانی یەکدێتی تۆ بە رقم بۆ ئەینووسی 5000 دینارین 5000 دینارین چەنە تۆ ئەینووسیت ئەمەیان 25,000 دینارین ئەی ئەمەیان چەنە 500 دینارین ئەمیش لێرەیە ئەینووسی 1000 دینارین ئەی ئەمەیان چەنەکە 10,000 دینارین ئەی ئەمەیان 250 دینارین ئەمیش بەم شێوەیە بە رقم ئەینووسی ئەم تەمرینەی دواترمان هەیە ڕسمی پارەکانی بۆ داناویت لەگەڵ نووسینەکانی ئەمە چەنە ئەم پارەیە تو ئەم پارانە ئەگەێنی بە نووسینەکان واتە ئەم نووسینانە ئەم پارانەیە 10,000 دینارین کامیانە 1000 دینارین 25,000 دینارین 500 دینارین 250 دینارن 5,000 دینارین هەر یەکێک لەمانە ئەیگەێنی بە پارەکان